بینێرانی بەڕێزی شۆفێر ڕووداوەکان و ستاندارم کاتتان باش لەسەر پرسی دادگای فیدرالی کە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ستراتیژیەت لە کورد وەربگرێتەوە قسە دەکەین لەبەرەوەی کە ئەم بابەتە خەریکە هەرێمی کوردستان و ئەزمموی هەرێمی کوردستان دەخاتە دۆخێک کە مەسەلەکە هەر نەوت و گاز نییە کە بەنادەسووری وەسف دەکرێت بەڵکو لەگەڵیدا چوارچێوە هەرێمی کوردستان فیدرالیەتەکەی سەلاحیاتەکانی هەمووی دەکەوێتە ژێر چوارچێوەی پرسیارەوە و لە ئەگەرێک کورد بەرەو بێهێزی زیاتر بڕوا ڕەنگە هەموو ئەوانە لە دەست بدە ئەم بابەتە لە چیەوە سەرچاوی گرتووە ئەم ڕۆڵە خراپەی کە کورد دەیژێڕێ لە مەسەلەی کورسی سەرۆک کۆمار ئایا چ ڕەبتێکی بەم مەسەلەوە هەیە یان هەر لە ڕاستیدا هەر ئەم مەسەلە نییە بۆتە هۆکاری ئەوەی کە دادگای فیدرالی بتوانێت لەم ساتە وەختەدا ئەم مەسەلەیە بێنێتە بەرباس لە کاتێکدا 11 ساڵە سکاڵاکە لە دادگا هەبوو نەجوڵێنراوە ئەم بابەتە لەگەڵ دوو میوان لە ستۆدیۆی ستاندار شڕۆڤە دەکەین لەگەڵ بەڕێز کاک سەردار هەرکی پارێزەر و یاساناس دکتۆر ڕەعەت ڕەفعەت ئەکادیمی و چاودێری سیاسی بەخێر بێن سەرچاوان کا سەردارجیان با لە جەنابە دەست پێ بکەین ئەمە شەڕێکە بۆ ئەوەی ستراتیژیەت لە هەرێمی کوردستان وەرگیرێتەوە یان ئەسڵەن قوڵای ستراتیژیەت لە بەغدا نمێنی کورد یان چییە بۆچی ئەم دۆخە هاتە پێشەوە کە دادگای فیدرالی ئەم بابەتەی لەم کاتەدا هێنایە پێش لە کاتێکدا هەفتەی پێشووتریش هوشیار زێباری لەلایەن هەمان دادگاوە ڕێگای لە ژیرا کە خۆی بۆ پۆستی سەرۆک کۆمار کاندید بکە ئەم مەسەلەیە بوو لەم کاتە تەوقی تێدا زۆر سپاس کاک برایم سەرەتا من سپاسان دەکەم بۆ داوەتکردنم بە تایبەتی بۆ دەستگای ستاندارد کە دەستگاکە شانازی پێوە دەکەین و سەبارەت بۆ ئەو بڕیارەی دادگای فیدرالی یاخود دادگای ئیتیحادی بێگومان ئەو بڕیارە زۆر دیوی هەیە دیوی سیاسی هەیە و دیوی یاساییشی هەیە من بڕوا ناکەم کە ڕووداوەکانی سیاسی دوور بن لە هۆیەکانی دەرچواندنی ئەو بڕیارە و جێی گومانەکە لەم سەردەمەدا لەو کاتەدا ئەو بڕیارە دەرچوە بە تایبەتی کە ئەو بڕیارە لە 2012ەوە تۆمار کرابوو لە تاکو ئیستا هەڵگیرا بوو هیچ باسی لێ نەدەکرا کاتی خۆی سەرۆکی ئەو دادگایە دادوەرێکی زۆر بەڕێز و متحەد مەحموود کە بە خۆم چەندیم داوام لە بەرامبەری دیتیا کابرایکی زۆر بە ئەزموو بوو ئەو داوایان نەدی زۆر بە ئەهمیەتیان وەرنەگرت و خۆشی تا حەدێک دۆستی کورد بوو و دۆستی دێرینی مامجەلال بووە بەڵام لەو سەردەمەدا دەبینین ئەو بڕیارە جارێککە ینی ئەو داوایان نوێیان کردەوە بڕیارێکی یەکلاکەوەی پێ دەرچوو بێگومان بڕیاری دادگای ئیتیحادی بە پێی مادەی 94 لە دستوری عێراقی یەکلاکەرەوەیە یعنی هیچ چارەسەری بۆ نییە و دەبی هەموو لایەک پابند بن بەو بڕیارەی من بەش بە حالی خۆم بڕوا ناکەم ئەوە دوایین بڕیاربی دەشزانم چەندین بڕیاری دیکە هەیە چەندین داوای دیکە هەیە چەندین یاسای دیکە لە بەردەستە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەک لەو یاسانە یاسای ئیدارەی مالی قانون ئیدارە مالیە لەم یاسایش هەر هیچ بۆ هەرێم نایێتەوە و کاتی خۆی لەگە پەرلەمان شەمە قسەمان کرد بانجی منیا کرد ویسیان سکاڵا تۆمار بکەن لەسەر یاسا بەڵام دەرنەچوو چکە یاسا دەبی دەربچێ ئێنجا دەتوانن تانەی لێ بدەن و یاخە داوای دژی ڕەفا بکەن کاتی خۆی کە ئەمە ئەو دستورەمان نووسی لە 2005 ینی هەموو لایەنەکان بە قەنەعەتەوە سیستەمی فیدرالیان هەڵنەبژات ئێمە وەکو کورد سیستەمی فیدرالیمان هەڵبژات بەڵام لە مێشکی خۆماندا بیرمان لە سەربەخۆی دەکردەوە و تا حدێک ئەو کاتە لایەنە بەهێزەکە بووین لایەنەکانی تری ینی شیعایان سونەیان بە عەرەب بە تایبەتی ڕازی بوون لەسەر سیستەمی فیدرالی بەیان بەڵام لە خەیاڵی خۆیاندا بیریان هەل لە مەرکەزیان دەکردەوە یعنی وڵات بەو جۆرە دروست نابێتن بە تایبەتی ئێمە هەموو لایەنەکان لەکتر دەترسێن بەرەوەی تەجروبەشی ناخۆشمان لەگەرەیەکە بۆ دوو متمانەمان بە یەکتر نییە ینی بەم جۆرە هەر لایەک کە خۆی بەهێز دیت لەوانەیە لە ئەوەی خۆی پەشیمان بووتەوە هەوڵ بدا پاس بداتن لەسەر ئەو ڕێککەوتنامانەی کە مۆری کردیە و غەڵەتی گەورەی کورد ئەوە بووە
کاتی کە بەهێز بووە ئەو کێشانەی لەگە بەغدا یەکلای نەکردەوە دەبووە هەرچ زوو بیتن مادەی سەتوچلە شوێنە ناکۆکی لەسرە و مەسلەی نەوت و غازە بە تایبەتی دەبا یەکلای بکاتەوە و کێشانە چارەسەری بکە ئێستا هێدی کورد و بەرەو لاوازی دەڕوە بەرامبەردا لایەنەکانی تر لانی مەرکەز وا بەهێز دەبی چکە دەوڵەتە و عمقی هەیە و پشگیری نێو دەوڵەتی هەیە و پشگیری ئەقلیمی هەیە و خۆی کە دەوڵەتە بەهێزە هێدی ئەم پێم وایە لە پەشێمان دەبنەوە لەو ڕێکەوتنامانە و یاخود لەو مادانێک کە لە دستور هاتیە و هەماری دەکەم قۆناغی ئایندەش قۆناغی هەموارکردنەوەی دستوری عێراقا لەو کاتەدا ئیدی پێویست ناکە پێن تەفسیری زیاد لە بۆ دستورکەین بەڵکو یەکلای دەکەنەوە هەموو لە بەرژەوەندی خۆیانەوە دژی بە ملەتی کورد و من پێم وایە کە ئەوەی ئێستا دەبینین کۆتایی قۆناغەکانی فیدرالیەتە یعنی کۆتایی پێینانی سیستەمی فیدرالیەتە کە سەلاحیاتی اقتصادی ئابووریان لە توەرگرتەوە کە مادەی 140 لۆ جێبەجێ نەکردی کە ئەو قوانینە دەرچۆی باسم کرد و هەندێکی تریشە ینی لەوانەیە مەزار نەبی ئەوەندە باسی بکەین هیچ بنامێنێتەوە کۆ سیستەمی فیدرالی ئەو کاتە ینی بەرهەمی خەباتی ملەتی کورد و بەرهەمی خوێنی شەیدانی ئەو ملەتە بە فیرۆچوە لەبەرەی ئێمە ئەوە هەموو بە نەتیجە ڕازی بووین لەسەر سیستەمی فیدرالی ئێستا سیستەمی فیدرالی لێ وەردەگرنەوە دیوی قانونیەکەشم نامێت زۆر درێژێ دەچکە نامێت لە کاتی دکتۆر ڕادیش بگرم قانون یاخود بڕیارەکە پێچەوانەی دستورە هەر لە مادەی 1 و 2 کە باسی عێراق دەکات دەوڵەتێکی ئیتیحادیە لە دیباجەوە هەنجە لە مادەی 112 و 110 و هەروەها 114 و 115 و 121 پێچوانەی ئەو خاڵانە هەر هەموویتی کاک دکتۆر کاتی خۆی کە سەدام ڕخا لە 2003 لە 2005 کە دەستور نووسرایەوە کورد قوڵایەکی استراتیژی هەبوو لەوێ بەشێکی پێویست بوو بۆ کارکتەرە سیاسیانە یان کارکتەرە باڵا گەورانەی کە لە ئەوێ بوون شەڕەکە زیاتر ئەو کاتە زیاتر حەسەن ئەو کاتە شت هەبوو لەسەر مەسەلەی پۆلبری مەرکەزی گوت مەسەلەکە کورداوای پارە دەکاتەوە بەڵام بە هەر حاڵ بە ئەمە بەلاخێن بەڵام لانی کەم شەڕ ئەو کاتە شەڕێک هەبوو شەڕەکە بۆ مافە دەستوریەکانی کورد بوو بۆ مەسەلەی سەسپاندنی فیدرالیەت بوو بۆ سەسپاندنی قەواری هەرێمی کوردستان بوو کەمانەوەی بوو پێشتر لە 91ەوە سەربەخۆ بۆ تا 2003 جیاواز بوو لەگەڵ بەشەکانی تری عێراق شتێکی نێودەوڵەتی هەبوو پارێزبەندێکی نێودەوڵەتی هەبوو بۆ ئەمە بوو ئەم شەڕە بەڵام ئێستا ئەو شەڕێکە پارتیەکێتی لەسەر کورسی سەر و کۆمار بردویانە بۆ ئەوێ وای کرد نەکردو نەبووتە هۆکاری ئەوەی کە ئەم بە دادگا بە یاسا بە دەستور بێن کێشە بۆ هەرێمی کوردستان دروستکەن و لە بەرامبەردا وەکو دەڵێن تۆ بۆ ڕژ دەستی بەڵام دەوێت سەرتی لەسەردانی دەست خۆش بێنای خی گەورە میرەبان دەستخۆشی لە جەناب سەرداریش دەکەم خۆی بەڕاستی ئەوە توانین بڵین قۆناغێکی نوێ لە کاری سیاسی و پێکەوە ژیانی عێراق بە تایبەتی ئەو قۆناغێکەوە توانین بڵین لە دوای پێکهێنانی حکومەتی ینی ئەنجامەکانی هەڵبژاردننی دەی 2021 بوو ئەو بکەوە دەتوانین بڵین تەحالف و هاوپەیمانێتیشی بەهێز دروست بوو لە نێوان پارتی و سەدر و سونەکان بە سەرۆکاتی حەلبوسی و خەمیس خەنجەر ئەوە توانین بڵین زۆربەی هاوچێشەکانی عێراق بە تایبەتی لەسەر کوردستان لێکەوتە خراپەکەی لەسەر کوردستان گۆڕی بەوەی کەوە سیستەمی تەوافق لە نێوان نەتەوەکان و مەزەبەکان و پێکاتەکانی عێراقی گۆڕی بە سیستەمێکی زۆرینە ئەو زۆرینەوەی لێکردکەوە ئێستا وا بەرەبەرە بەوادیر و خراپەکانی بەدیار دەکەوێت بەداخەوە پارتی کەوە نوێنەراتی توانین بڵین بەشێکی زۆری کورسیەکانی کوردستان دەکات ئەو دەست پێشخەریەی کرد لەگەڵ سەدر بێ ئەوەی کەوا بزانین لێکەوتەکانی کاریگەری دواتر چ دەبێت ئەوە بکەوە ئەو زۆرینەیان داهێنا لەگەڵ بەدوای دەتوانین بڵین بەدوای سەدر کەوت تەنها لە پێناوی ئەوەی کەوە پۆستی سەر و کۆماوریان چەند پۆستێک لە عێراق مسۆگەر کات و زۆرێک لە زۆرەکان تەنها مامەڵەی سەرکردی تاکسەرکردەی کورد لەگەڵ کاک مەسعود بارزانی و پارتی بکرێتەوە وەکو مەرجەعێک ئەوانش بە مقابل وەکو مەرجەعێکی ئاینی و شیعی سیاسی مامەڵە لەگەر سەدر بکرێت و هەروە حەلبوسیش بکرێتەوە کەوە زۆرێک لە زۆرەکانی مەرجەعی سونەکان ئەوە لێکەوتەکەی زۆر خراپ بکەوە بووە حکمی تەوافق و سیستەمی تەوافقی گۆڕی بە سیستەمێکی زۆرینە ئەوە بکەوە ئێستا لە دادگای فیدرال تەماشا دەکەین ئەو بڕیارە بە زۆری نەدرایە کەواتە
بەلای کەمی دەبا پارتی یان ئەو حزبانێکەوە پشتگیری ئەو سیستەمە نوێ دەکەن کەوا زۆرینە دەبا ڕازیبان نەک بڵێ قوبوڵی ناکەین تەنانەت هاوپەیمانەکانیشیان کەوا بریتێ لە سەدر و لە سونەکان بە تایبەتی سەدر لە کوتلەکەیدا پێشوازیان لێ کرد و وتیان ڕێز لەو بڕیارە دەگرین ئەگەر هاوپەیمانیش تۆکمە و بەهێزی سیاسی بایە دەبا ئێستا بەرهەڵستیان بکریان بەلای کەمی ناڕزاییان دەربڕیبە خۆی بەڕاستی ئەوە کاک سەردار لەوانی لەو بواری دقیقتر اختصاستی بەڵام ئەوەندە من ڕۆشنبیرێکی یاساییم هەبی ئەو سکاڵایەکەوە لە وەزیری نەوتی عێراقی کرا سەبارەت بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەوڵەشاندنەوەی گرێبەستەکان و هەڵەشاندنەوەی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان جگە لەو تێبینیانێکەوە مەهیتمان چکە ئەگەر بەڕاستی ئەو دەسەڵاتە لە خزمەتی کوردی داناوە لە خزمەتی میلەتەکەی خۆیدان لە خزمەتی خەڵکی دانابە ئێستا خەڵک ڕادەپەڕی و خەڵک خۆپشانداین دەکرد و تەنانەت عەرەبەکانیش لە بەغدایە لەوانی خۆپشاندانیان بکرد بە بزانە کوردستانیان ئاودان کردیە و خەڵکیان ڕازی کردیە و خەڵکیان بەرەو پێش بردیە سیستەمەکان بەرەو پێش ئێوە دەتانوێت بیگەڕێنەوە دواوە ئێمە ڕازی نابین بەڵام لەبەرەوەی ئەو نەوتە ئەو غازە کەس سوودی لێ نەبیدە هەروەها بوتە مەینەت لە بۆ ئەو خەڵکە بۆی خەڵکە زۆر پێشوازی لێ کردیان چکە دەزانی ئەو هیچ نهاتە ناو جیرفانی ئەو باشە بۆ شتێک لەسەر من حسابی پشتیوانیشی لێ بکەم و هیچ سوودیشم لێ نەبینی بەڵام ئەوەی کەوا یاسای لە ڕووی یاسایەکەی دەنم باسی دەکەم ئەوە دواتر ئەگەر بکرێتە پرسیارە بوو کاک سەردار باشترە ئەم واز دەکەم کەوا کازمیش زۆرێک لە جۆرەکان ینی چۆن بڵین لەگەڵ ئەو بڕیارە بووە وەزیری نەوتش لەگەڵ بووە لەبەرەوەی لە ڕووی ئیداریەوە ئەو سکاڵایە لە 2012 کرایە بەڵام پێش محکەمەکە دەتواندرا وەزیری نەوت سکاڵەکە سەحب کاتەوە و کاتی هیچ کێشە نەدەبوو دادەخرا دۆسیەکەوانە کەواتە جۆرێک لە جۆرەکان کازمیش کەوا متەحالیفە لەگەڵ سەدر و لەگەڵ پارتی و لەگەڵ حەلبوسی هەروەها وەزیری نەوت کەوا وەزیرێکە لە ژێردەستی کازمی ئەوان دەیانتوانی ئەو دۆسیە داخن بەڵام نیان کرد و نیازیشیانەوە بە پێچەوانەوە هەردوێنێ هەر لە دوای ڕۆژێک دوای بڕیاری محکەمەی ئیتیحادی تەماشا دەکەین کازمی لە کۆبوونەوەیکی ئەمنی سەربازی دێ وەزیری نەوت بانگ دەکات ئەوە نەبێت بڵێ کۆبوونەوەیکی حکوومەتی عێراقی فیدراالەکەوە باسێک لێک لە تەورەکانی بکرێتە بڕیاری دادگای فیدرالی سەبارەت بە نەوتی هەرێمی کوردستان کەچی ئەوەندە بە پەلەپورزەی و لە ڕوانگەیەکی ئەمنی سەیری ئەو بابەتەکرا دێت لە کۆبنەوەیەکی ئەمنی وەزیری نەوت بانگ دەکات کازمی لە کۆبنەوەکە بەشداری پێ دەکات و بۆ ئەوکەوە چەند ڕێوشێنە و ڕێکارێک ئەنجام دەن سەبارەت بەو بڕیارە نوێی دادگای فیدرالی ئەگەر نادەتوانن بە تایبەتی کاک سەردار باشتر دەزانین لە ڕووی یاساییەوە بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی مولزیمن هەروەها باتیشن ئەم زۆر زاران پێم سەیر ئێستا بەیاننامەکانی سەرۆکایەتی هەرێم بخوینەوە وەڵاهی هەر دەڵێ یعنی کەس یاسایی نەبووە یعنی ئەوە سەرۆکی هەرێم قەیناکە لەوانەیە پسپۆری یاساینە بەڵام ئەو هەموو ڕاوێژکاری یاسای ئەو هەم ڕاوێژکارە سیاسیە لە کۆتاییدا داوا دەکات دەڵێت پێداچوونەوە بە بڕیارەکە بکرێت یعنی زۆر پێسەرە ئەو نوع عەقلیەت و ئەو نوع تێگەیشتنە چییە یان دەڵێ قبوڵی ناکەین حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ قبوڵ ناکەین ئەم بەڕاستی دەتوان بڵێ معتەدلترین ینی بەیاننامەی بارەگای بارزانی بکەوە دەڵێ حکوومەتی داهاتووی عێراق و حکوومەتی هەرێم پێکۆڕێک بکەون بەڕێی من هەر ئەوەش مایە ئێستا یعنی تەنها ئەو چارەسەرمایەکەوە بتوان لە ڕێگەی حکوومەتی نوێ عێراقیەوە مەرجەکانی خۆیان بچەسپێن و یاسای نەوت و غاز دەربکەن لە پەرلەمانی داهاتووی عێراق لەوەی دەستکەوتەکان ئەگەر بۆ گەلی کوردستان بی دەستکەوتەکان بگەڕێتەوە کاک سەردار ئێستا هاوڵاتێکی سادە ئەگەر سەیری ئەم دۆخە بکە وای دەبینێت کە کورد لە 2005ەوە کە بە قوڵایەکی زۆرەوە لە بەغدایە دەسەڵاتی هەیە پۆستی هەیە پلەی باڵای هەیە وەزارەتی هەیە کۆمەڵە کشتی هەیە تەنانەت لە دەستگا ئەمنی و دامەزراوەدا دووەریەکان و ئەمانەش بەشێکی هەیە کە سەیری ئەمە بکە ببینێ پێی سەیرە ئەم داوایە جوڵێنراوە دژی هەرێمی کوردستانەوەی یان بەنادەستوری بوون یاسای نەوت و گاز لە کاتێکدا لانی کەم دوای 2017 کاتێک لە انتخابەتیانی خۆلی چوارەمدا مەسعود بارزانی خۆی چۆوە بۆ بەغدا وت لە تەنیش عامریەوە ڕاوەستا وتی هاتوین هەڵەکان ڕاستکەینەوە یعنی سیر کۆی هەموو شتەکان هی ئەوەیە کە
هاوڵاتێک ئەمە نابینی ئێمە ستراتیژێتێکمان لە ئەوێ هەبێ ئەوە نابینی کە کورد تەواجودی لە ئەوێ هەبێ ئەمە پێیوەستە بەسی ئەمە خەلەلە لەو هەڵانی کە لە هەرێمی کوردستان دەکرێن یان لەوێ کەس نییە دیفاع لە پرسەنەتەوە یەکانی کورتیان ئەو پرسانە بکە کە لە دەستور بۆ ئێمە زامن کراون. دەست خۆش کاکبان لە بۆ پرسیارەکەت زۆر لە جێ خۆیتی کاتی خۆی کورد بە استراتیز ئیشی دەکرد ئەو کاتی هەردووک ڕەحمەتی مامزەلال و کاکنە و شێروان و لەگە کاک مەسعود لە بەغدا بوون و یاریەکی جوانیان دەکرد سیاسەتێکی یەکگرتویان دەکرد ناومالی کورد یەک بوو و لە بۆ نووسینەوەی دستور هەمووان دەزانین چەندین پسپۆری نێودەوڵەتیانی ئینا بۆستیانیان پێکرد جگە لەوەی کە نزنێکی پسپۆر لە هەرێمی کوردستانی چوو بوو لە بۆ ئەوەی پێکەوە سیاسەتێکدا ڕێژن و واچە خاڵک هەیە لە قازانجی ملەتی کورد لە ناو دستور تێدا بی و ئەوە بوو ینی دیارترین مادەکان مادەی 112 بوو لە دستوری عێراق کە دەلێ حقولی حالی بەیەکەوە ئیدارە دەدرێت پێکەوە باسی حقولی مستقبلی ناکە کە حقوڵانەی ئیسا هەیە هەمووی مستقبلی لە مادەی 115 لە دستوری عێراق دەلێ هەرچ لە ئەوە طبعا مادەی 114 سەلاحیاتی مشتەرەکە مادەی 110 سەلاحیاتی مرکزە مادەی 115 دەلێ هەشتێک لە ناو ئەو مادانە نەهابی سەلاحیاتی هەرێمە واتە حقولی مستقبلی ئیخۆتە ئەوە لە ڕووی یاسایەکەوە وە شەڕ کرا لەسەر ئەوەی تاکو ئەوەیان داڕێشت ئەوەی ئێستا دەیبینین کورد ئەو کاتێک کە پێیان دەگوت بەیدەت القەبان ینی ئەو شوێنەیە کە تەرازوو لەسەری لاکان ڕای دەگری هەردوو لای تەرازوەکە ناوەندەکە پێ دەلێن بەیدا قەبان ینی تەرازوەکە کورد ئەوە بوو دەوری ئەوەی دەدی لە عێراقی سەما بەیدەت القەبان نەماینە ئێستا کورد بوویتە سەرچاوەی ئالۆزکردنی کێشەکانی عێراق ئەو ململانی ئێمە و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار یعنی وای کردە سەری عەربیشمان شێوان بۆ خۆی و کێشەکانی ناو بەغدا و ناو شیعەکان قوڵتر بووە و ڕۆژی ناشرینمان دایتە ملەتی خۆمان لە بەغدا بۆ ئێستا کورد ئەو استراتیزیای نەمایە ئەوەی دەیبینین ئێستا تەنها شەڕە لەسەر پۆستەکان ئەوەی پرۆفیسۆر ڕعد باسی کرد ئەو تەحالفەی کە پارتی کردی لەگەر حەلبوسی و لەگەر سەدرەکان بێگومان هاوپەیمانەتیشی خراپە و لێدانە لە ئەو بیرۆکەی تەوافق کە هەموو پێکەوە کاریان بۆ کردیەوە کە لە قازانجی ملەتی کورد بە کورد قەت لە قازانجی نیە مەوزوعی ئەکسەرێبی و ئەو هاوپەیمانەتێک کە کرایە ئەم بەڕێی من لە ئاخیری وەکو زەواج قۆتعا دەردەچیتن بە تایبەتیەوە تا ینی هەرزوو خۆی کەشف کرد بڕیارێک لەو جۆرە دژی کوردەر چوە یەکسەر سەدرەکان پێشوازیان لێ کرد بە گوتیان دەبی دەست بەجێ جێبەجێ بکرەوە دەبی جێبەجێ بکرێتن ئەوەی مایە یعنی ڕاستە قسەی دکتۆر ڕات کە وەزیری نەوت چونکە وەزیر بە شخصی معنەوی وەزیرە بە شخصەکەی مرتبط نییە هەر کەسێک بێتە جێ ئەو تەمسیلی دەکا وەزیرەکەی ئێستا دەیتانی سکاڵەکەی سەحب بکە بەڵام مستەفا کازمی لەگەریتیان لەگەرینە ئەمن ئەو لێدوانەی بەس ئەو جملەی تەواکەم لێدوانەکەی مستەفا کازمی لە جێ خۆی بوو دەلێ هەوڵ بدرێ حکومەتی ناوەند و حکومەتی هەرێم پێکەوە کار بکەن بۆ ئەوەی ئەو کێشانە چارەسەر بکەن یعنی باسی بڕیارەکەی نەکردی ینی هەز دەکەم بڕک هەز دەوێ تاوفقەک دروست بکە و لەو ئالۆزبوونەی لە دوای ئەو بڕیارە دروست بۆ چارەسەرێکی بۆ بکە یعنی بەڕای جەنابەت ئەو پرسە ئەوەی کە بوو بە هۆکاری دەرچوونی ئەم یاسایە پەیوەستە بەوەی کە ئێمە شەڕی ماڵی شیعەمان کردووە یان لەوێ کارمان بوو خۆمان نەکردووە حسابی ئەومان نەکردووە کە ئێمە کۆمەڵێک مخالەفاتی دەستوریمان هەیە کۆمەڵێک مخالەفاتی سیاسیمان هەیە کۆمەڵێک تێک و پێکدانی سیاسی عراقمان هەیە بۆ هۆکاری دەرچوونی یاساکە کامیان لەمە ڕاستە کام لە بیرۆ هەمووی ڕاستە هەمووی ڕاستە هەموو لایەکمان پێشێلی دستورمان کردیە بۆ هەندێک کە لە بەرژەوەندی خۆمانە کاتی بەرژەوەندی خۆمانە جێبەجێمان نەکردی ئەمە وامان کردیەوە ناوەندی شوێ کردیە کەسمان ئەو ڕەوشەمبیریەی یاسایەمانە بۆ کە یاسا بە دستور چکە باوکی یاساکانە وەکو خۆی جێبەجێ بکەین ئێمەش پێشێلمان کردیە و ناوەندیش پێشێلی کردیە من بیرتان لە قسێکی بلاسخار دەیمەوە کاتی خۆی لەو هەولێرەی کە گوتی وا مەزانن هەرێم هەتا دەمینێتەوە و قسەش کەشی کرد گوتی لە ئیستادا نێو مالی کورد زۆر گرنگە ئەو کاتێ من مەقالەکم لەسەری نووسی بۆمبەکەی بلاسخات ستاندەر بڵاوی کردەوە یعنی زۆر کەس لە کۆمنتەکان ڕخنیان لێگرتم ئەوانەی
لە ئەنگری حەزبەکانن بەڵام قسەکانی وە هەموو دێتەدی نێومالی خۆمان تێکدا کە نێومالی خۆمان تێکدا ئێستا هێدی وە فیدراالەتی لە دەست دێن ئەمن تەشبیم کرد کاتی خۆی بە وەکو هەرێمی تیگرای لە ئەسیوبیای ئەوش هەرێمێکی بەقوت وەکو هەرێمی خۆمان لە ناوەندبوون وەکو بەیدەتە قەبان کاریان دەکرد ئەخری لێیان گرتەوە ئێستان دەکوە وەزعەکەیان گۆڕای بەڵام ئێمەش هەمان شت بووین لە بەغدا بەیدەتە قەبان بووین و زۆر بەهێز بووین و تووشی هەڵە بووین هێدی وە سەلاحیەتەکانمان وا لێ دەستینەوە. کاک دکتۆر یاریەکی ئاشکرا هەیە کە پارتی لەگەڵ وڵاتانی خەلیج و لەگەڵ تورکیا کە ئێران بە دژی خۆی دەبینێ و ئەمریکیەکانیش ڕەنگە تا حەدێک بە دژی خۆیان ببینن ئەویش ئەوەیە کە بە یەکگرتن لەگەڵ سەدر و لەگەڵ سوننەکان دانەوێ معادلاتەکانی عراقی بگۆڕن ئەمە شتێک نییە وا بە ئاسان قبول کراوە بێ ئەوە یەک دوو مەسەلەی غازی سروشتی کاتێک کە ئەردۆغان هەفتەی پێشووتر گوتی هیوادارم سەرۆک نێچیروان بارزانی هاوکارمان بێ بۆ ئەوەی کە مەسەلەی غازی سروشتی لەگەڵ هەرێمی کوردستان بگەێنینە تورکیا ئەمە تاچەند هۆکارە بۆ ئەوەی کە دادگای فیدرالی پەلە بکە لە ئەم بڕیارە بۆ ئەوەی کە ڕێگریکە لەو هەلومەرجەی کە هەیە بەهۆی پۆستی سەر و کۆمارەوە هاتوۆتە پێشەوە. هۆی هەر سەرەتای تقریبن دوای دەرچوونی ئەنجامەکانی هەڵبژاردن و ینی دەست پێشخەری ئەو سێلانێ بۆ دروستکردنی زۆرێک لە هاوپەیمانێکی بەهێز ئەم هەستم کردکەوە دیسان هەرێمی کوردستان بەرەو ڕیفراندۆمێکی بچووک دەستەوە لەبەرەوەی لە هەمان حاڵەتی ڕیفراندۆمی 2017کەوە یاسا نێودەوڵەتەکان نەخینیەوە سیاسەتی نێودەوڵەتی نەخینیەوە سیاسەتی ئیقلیمی نەخینیەوە بەڵێ یانە تو تەنها وا سیرکەکەەوە عێراق شتێکی داخراوە و پێک هاتێ لە ژمارەی کورسی بەڕاستی ئەوە خینەوەش زۆر هەڵەیە لە بۆ ئەو حیزبانە یعنی هەر حیزبێک وا تێبگەکەوە ئەوەی زۆری هینایە ئەوەی کەمی هینایە وا تێگوکەوە بریتە لە ژمارەی کورسی و یان ژمارەی دەنگدەر سیاستکردن لەو ڕێگەیەوە دەکرێت ئەوە زۆر هەڵەیە لێ دەبی پێویستە ئەتو سیاسەتی ئیقلیم بخینیەوە سیاست نێودەوڵەتی بخینیەوە بواری ئابووری جیهانی بخینیەوە هەروەها ئەو سیراعات دەولیەکەوە هەیە لە ناوچەکەدا لەو ئیقلیم لەو هەرێم و لە چوارچێوەیەمە هەیە لە جیرانەکان دەوڵەت جیرانەکان هەیە ئەوان هەموو پێویستی بخێنەوەیە لەو باڕدامکەوە پارتی ینی لایەکی ناڵین لە هەڵەیە هەڵبژارد بەڵام مامەڵەکردنی هەڵەی لەگەڵ دۆخەکەی عێراق و هەرێمی کوردستان هەڵە بوو ئەگەر نادەیتوانی لە ڕێ هەموو حیزبەکانی هەرێمی کوردستان پێکەوە زۆرێک لە تەبایی و یەک ماڵی دروستکەن و یەک تەفاهمی دروستکەن پاشان بتوان لەگەڵ عێراقیەکان پێکەوە چکە بەڕاستێت و ناکرێ ینی ئێران کەوا چەندین ساڵە ئیش لەسەر عێراق دەکات بە تایبەتی لە 2023ەوە ڕاستەوخۆ هاتە ناو ڕسمی سیاسەتی عێراقی و بڕیاری سیاسی عێراقی ئەتوو بتەوێت تەنها بە هەڵبژاردنێک پەراوێزی خەی و ئێران لادەی ئەوە طبعاً ینی دەتوانین بڵێن لێکەوتی زۆر خراپی دەی بۆ پارتی ئەو نەوت و گازی شەڕۆک و خەڵکی پسپۆریش باسییان کردیە ینی جگە لەوەیکەوە وەرەقەیەکی ئابوووریە بەڵام بعد و ڕەهەندی سیاسی زۆر گەورەی هەیە ئێستا ئەم دەڵم ینی تا ڕادەیەک یەک لە ئیجابیەتەکانی ئەو بڕیاری دادگای فیدرالی بۆ ڕاگررتنی گرێبەستەکان و نەوت و گاز ئەوەیە بەڕاستی ئەمە بخۆمان فەوتینە ینی لەبەر نەوتەکەی ئێستا دەبا گازیش دیسان ینی مەسەر ئەو غازێکەوە لە هەرێمی کوردستان دەردەچوو ئەوش دیسان بۆ 50 ساڵ کرد بفرۆشرابا و کەس دینارەشی لە نەدیت با و نەوەکانی داهاتووشمان مناڵیشمان تێدا بیناڵان بە ینی ئەو یەک لە سوودەکانی دادگای فیدرالی ئەو یەکەوە ڕایگرت ینی دەتوانین بڵین پرۆسەی دەرهێنان و فرۆشتنی گازی تاڕەدەیەک خاو کردەوە ڕایگرت وای کردکەوە بەلای کەمی ئەگەر ئێمەش زەرمەند بووینە تا ئێستا بەڵام نەوەکانی داهاتوومان مناڵەکانمان زەرمەند نەبی یەک لە خاڵە هەرە گرنگەکان بەڕاستی ینی هەموو گرێبەستەکان سیرکە ئەمە تا ئێستا ئەگەر معلومات تەسریب کرابی ینی زانیاری دزە پێکرابیکەوە لە هەرێمی کوردستان بڕێ سەفقات و هەروەها زۆرێک لە گرێبەستی گاز هەیە لە هەرێمی کوردستان قەولە بیفرۆشن و دەری بهێن و لەگەڵ تورکیا لەگەڵ وڵاتانی تر ئەگەر نا هەمووی بە شاراوی مایتەوە تەمەشا دەکەین سەرچاوەکان چێنە ئۆردوگان ئاشکرای کرد لەگەڵ کۆبوونەوەکەی لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان ئەگەر نا
هەتا ئەو لە حزەی ئۆردوگان ئاشکرای نەکرد کەس نەیدەزانی گازی هەرێمی کوردستان دەردێت و دەفرۆشتێت و لەگەڵ تورکیا ئیتفاقیە و ڕێکەوتن هەیە و گرێبەستەیە. یعنی ئەوە یەک لە خاڵە هەرە گرنگەکانەکەەوە پێویستە بەڕاستی بۆیە دەرم یەک لە سوودەکانی بڕیای دادگای فیدرالی ئەوە بکەوە ڕاگررتنی بە هەراج فرۆشتنی گازە وەکو نەوتیش. بۆیە پارتی بەڕاستی لەو دەتوانین بڵێن لە هاوچێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستانیش تێنەگەیشت. چونکە مانەوێت نەمانەوێت ناو هەرێمی کوردستان ڕسمی سیاست و پارتی باڵا دەستە، بەڵام بە ڕێژەی کەمتر لەو یەکێتیە دواتر حزبەکانی تریش حزبێکی بچووکیش دەوری هەیە، ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیش توانی ڕایگشتی دروست کات. یعنی ئەوانە ئەوانە هیچ نەخینی و تەنها بڵێ وەڵام لەبەرەوەی لە هەرێمی کوردستان زۆرترین کورسی هینایە مامەڵی نوێنەراتی هەموو هەرێمی کوردستان دەکەم ئەو یەک لە هەڵەکانیتی. دواتر بێ ناوماڵی کورد شیعە لەوێش کەرتی کەی شیعە بکەیە دووبەرە، شیعەیەکی کەوا لە ئێران نزیکن شیعەیەش کەوا دەیەوێت لە ئێران کەمێک دوورکەوتەوە، ئەوەش بە هەمان شێوە ئێران پێی قبولکراونە بووە و بە ڕاستەوخۆ چەندین جار بە وەفدەکانیان گوتیەکەوە ئێمە بە هیچ شێوەیەک قبول ناکەین ئێوە بنە هۆکاری دووکەتکردنی ماڵی شیعە. بەڵێ کورد پارتی کردیتی بەڕاستی، بەڵام لەسەر کورد حسابی ینی گەورەترین مشکلەیمە زۆر جارن حزبێکی باڵادەست هەڵەیەک دەکات هەڵەیەش استراتیجی دەکات ئەو لێکەوتێکەوە دێتەوە تەنها بەسەر حزبەکە ناشتێتەوە لەسەر هەموو میلەتەکە دەشتێتەوە لەسەر کۆی خەڵکە دەشتێتەوە. ینی وەکو ڕیفراندۆم خاک و ینی دەتوانین لە سەروەری هەرێمی کوردستان شکا تەنها ئەوە و پارتی زەرەرکە وەیە کاک مەسعودیان لادا و وەکو جۆرێک لە جۆرەکانی عقوبە و سزای نێودەوڵەتی و ئیقلیمی، بەڵام بە هەمان شێوە خەڵکەش زەرمەند بوو نیوەی خاچی هەرێمی کوردستانشمان دەزای. ئێستا وایە عقوبەیە بۆ پارتی، بەڵام بە هەمان شێواز ناڕاستە و خۆش میلەتەکە باجەکەی دەدات. یعنی زۆربەی کێشەکانی هەرێمی کوردستان ئەوەیەکەوە حزبەکان تاوین بڵێن کەتنێک دەکەن بەڵام میلەتەکە باجەکەی دەدات. کاسەرە دوو دەقەکاتمەوە با بۆ جەنابەت بێ ئەو خەلەلانە کە ئێستا کورد لە بەغدا هەیەی قوڵای ستراتیژی خەریکە لێوەدەژێتەوە لە دەستی دەسێ پەیوەستن بە پرسی سیاسی یان بە مەسەلە یاسایین. ئێمە لە ڕووی یاساییەوە گرفتمان هەیە یان لە سیاسەتدا کۆڵەوار و حساب بۆ نەکردین بۆ کۆمەڵەشت دەبنە هۆکاری ئەوەی کە کورد لە بەغدا خەریکە نەک پۆستەکانی بەغدا خەریکە قەوارەکەی هەرێمی کوردستانیش لە دەستدا. کێشەکان یاسایی نینە کاکەبراهیم، ینی وەڵامی ئەو پرسیارم داوە ئەمە ئەو کێشانەمان هەموو هەیە، بەڵام ئەساسەکەی کێشەی سیاسیە بە دەرەجەیەک و نەخوێنەوەی واقع وەکو دکتۆر ڕائەت باسی کرد و مەسلەی معاملەکردن لەگە دۆسیەکی زۆر هەستیار مەسلەی نەفت و لەوەی هەستیارتر مەسلەی غازە ناکرێت تاکلانە لە عێراق وەکو هەرێمەک بچی معاملەی لەگە بکە لەگە دەوڵەتانی دەرەوە خەڵکی تر خۆی لە تو بێدەنگ بکە ئیرانە عێراقا ئەمریکای هەر دەوڵەتەیشکەبی. یعنی ئێمە لەگە عێراق دەتان پێکەوە براوە بین غازێکی یەکجار زۆر هەیە لە هەرێمی کوردستان لە چەمسەماڵ گەلک احتیاتی گەلک زۆرە و بازارێکی گەورە هەیە سینە پاکستانە زۆر دەوڵەتی دیکەیە دەتان لێمان بکڕن و سوودەکەی گەلک زۆرتر دەبی لە نەفت و دەبتە مای بژانەوەی ئابووری لە بۆ هەموو عێراق بە کوردستانەوە نزبەکمان بدەنێ ڕێژەکمان بدەنێ ڕێژەی زۆر بۆ خۆمان هیچمانێت چکە هەمومان پێکەوە دەشتانین هەردووکمان پێکەوە دۆڕاو بین ئەویشەوەی ئەو منمانێکە لەگەرێک دەکەین من دوور نبینم لە نەتیجە گەرما بڕیارەکەی جێبەجێ نەکەین. ئێستا ناتوانن بەسەربازی یەکلا بکەنەوە لەگەرمان بەڵام ڕۆژێک دادێک کە بەهێزتر بن لەوانەیە ئەو بیرەنەوتانە و ئەو کێرگە غاز و ئەوانە بە شێوازێکی سەربازیش لێمان بگرن. لێ ینی دەبێ واقع بین و دەبی باش بزانین ئیران عمقی ئیران لە عێراق زۆر بەهێزترە لە ئەمریکای لەبە زۆرەوە. یعنی دەرچواندنی ئەمریکا لە عێراق ئاسانترە لە دەرچواندنی ئیران لە عێراق لەبەر هۆی دینی لەبە هۆی تایفی لەبە هۆی کۆمەڵاتی لەبە زۆر. بۆیە کە تو دێ سیاست دەکەی دەبی ئەو بەعدان هەموو بینی دەبی بعدی اقلیمی ببینی و بعدی عالمی بینی و ناوخۆیش ببینی ئینجا دەتوانین سیاست بکەی و معاملەکردن بە تایبەتی بە دۆسیەی نەوت و غاز کارێکی یەکجار هەستیارە نابی بەبێ مەرکەز بیکەی دەبی بە تەوافق لەگە مەرکەز بکەی هەروەکو لە مادەی 111 بە تایبەتی هاتیە بەڵام تاگلانە معاملەکەی نەتیجەکەی ئەوە خراپ دەبیتن و ئەوەی ئێستا دەبینین کە خەڵک پێی خۆشە بەڕاستی خەڵک حەق خۆیتی ینی ناخۆشی گەلک زۆری دیتەوە باری خەڵک یەکجار گران قورس کرایە پاش ئەو حکوومەتەی لە زیادکردنی گومرەکە لە زیادکردنی ڕسوماتە لە زیادکردنی باجە
و خەڵک بەڵام نابیتن لە هەڵەکانی ئەو حکومەتیان هەڵەکانی حزبەکان سەیری دۆخەکە بکاتن و نابی معاملە لەگەر هەرمی کوردستانیش بکرێت لەسەر هەڵەکانی حزبەکان. دکتۆر ئەگەر لە نیو دەقەدا پێم بڵێ ئەم دۆخە بەرەو شوێ دەڕوە هەرێمی کوردستان پرۆسەی سیاسی عێراق بەرەو شوێ دەبێت. والله ئەگەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان چیتر بەرژەوەندی خۆیان نەخەنە پێش بەرژەوەندی خەڵکی هەروەها تەنانەت بۆ داهاتوی خۆشیان خراپە پێویستە بۆ یەکەوە لە حکومەتی نوێی عێراقی لە پەرلەمانی عێراق یاسایەکی نوێ دەربچی بۆی چارەسەر بکرێت ئەو کێشەیە هەروەها لە حکومەتی عێراقیش زۆرێک لە ڕێکەوتنەکان بکرێت چکە ئەو ڕێکەوتنانە حکمی ئەوەی دەبێتەوە بە جوێرەی بڕیارەکانی دادگای فیدرالی دەبێت ئەو کاتی کێشەی نابێت ئەگەر زۆرش لە ساڵحی هەرێمی کوردستان بی و حکومەتی ناوەندیش زەرەر بکە بەڵام لەبەر و ئیتیفاق و ڕێکەوتنە بەناوی حکومەتی هەرێم و حکومەتی عێراقی ئەو کاتی سەردەگرێت ئیشەکە بەڵام ینی لێکەوتی داهاتوو بەڕاستی واز دەکەمکەوە بارودۆخەکە هەرێمی کوردستان زۆر تەحزیمتر و سنووردارتر دەبێت چ لە ڕووی دەسەڵاتی سیاسی چ لە ڕووی دەتوانین بڵین ئەو دەسەڵاتی وزەی چکە ئێستا عێراق زۆر نزیکە ینی لەبەرەوەی دوێنێ کۆبنەوەی ئەمنی بووە ینی ئاسایش نیشتیمانی وە دەتوانین بڕیارێک دەرکە ناڵێ سوپا بنێری لە بۆ هەرێمی کوردستان و داگیری کات بەڵام تەنها تانی بۆ نمونە دوو چێلگەی نەوتیکەوە یان دەتوانێت زۆرینە هەر زۆری نەفتی هەرێمی کوردستان لەوێوە دەڕوات هەر خورمەڵ و کۆرمۆر سەیتەرەی لەسەر بکات زۆر نزیکە لە سوپای عێراقیش ئەو کاتی هەرێمی کوردستان بێنەوت دەمینێتەوە لەبەر ئەو نەوتێنی سنووری هەرێمی کوردستان خودی خۆی وەکو شارەزایان دەڵێن نەوتێشی زۆر بەقەلگ نییە دەبێت ئیلا لەگەڵ خورمەڵ و کۆرمۆر تێکەڵێکی ئەوی بتوانین بفرۆشرێت کەواتە هەلەوە یان دەتوانین بڵێن دەماری شادەماری ئابووری هەرێمی کوردستان دەگیرێت. سپاس بۆ میوانەکانم لە سۆدەی ساندار سپاس بۆ ئێوەی بینەرانیش کە تا ئێستا بینەرمان بوون کاتێکی شات.